ئەبێ ئێمە حەقیقەتە تێبگەین کە خۆی گەورە هەموو شتێ بەدەست ئەوە مجرد ئەوەی ئەم ئینسانە تاقیەکاتەوە ئێمە تاقیەکاتەوە بزانێت تا کۆ بۆ خوا سڵحاوین تا کۆ بۆ خوا خۆمان ئەڕەنجێنین ئەبێ هەمیشە لەو حەقیقەتە تێبگەین وەکو ئەحمەد دیدا دەفەرمێ ئیسلام تۆی لەگەڵ بی یا لەگەڵی نەبی هەر سەرەکەوێ بەڵام تۆ بەبێ ئیسلام سەر لێ شێوا و خەسارت بەد دەبی لە وڵاتە عەرەبیەکانە وەکو عالمێکی سعودی ئەڵێ بەداخەوە ئێمەیان فێری سەقافەتێکی سەقەت کردووە کەسمان قبوڵ نییە ناین حیوارکەین لەگەڵ بەرامبەرە لە هەموو عەرەبا وتی کەسێک کەستا وەکو ئەحمەد دیدات لە هەندستان و لە جنوبی ئەفریقیاوە ئەم کابرایە هات لەگەڵ ئەهلی کیتابە ئاوا ئیسلام ڕوونەکاتەوانێ تەحەدای پاپاکە وەڵێ یەم من مناقەشاکەین بێکەوە چی قەشە لەسەر دەستیان موسڵمان بوو ئێمە حەقێکمان پێیە ئەبێ ئەم حەقە بگەینین هەرەوەنەی ئەمە ئەهلی کتابە و کافرە و بۆ جەهەنەم و ئەمە ئەهلی بیدعەیە بۆ جەهەنەم و ئەمە کافرە بۆ جەهەنەم و ئەمە بوزیە بۆ جەهەنەم و ئاخر وا نابێ تۆ حەقی پێتە چۆن یەگەیەنی خوا ئەحمەد دیدادێکی نارد بۆ ئەوەی ببێ بە حوجە بەسەر هەموو عەرەبەوە ئەم پیاوە بە تاقی تەنیا عەرزم کردن خوا لەژێر ڕیعایەتی خۆیان ئەینێرێ خوای گەورە ئەم پیاوەی نارد بۆ ئەم دینە جارێکی تر باتەوە بە گوێی شەرق و غەربە هات ئەم ئاینە پیرۆزەی گەیان و ئەم حەقیقەتەش ئەڵێ لە تەجروبەی ژیانی خۆیەوە ئیسلام پەکی لە کەس نەکەوتووە ئێمە نین ئیسلام سەرەخەین و ئیسلامە پارێزین ئەوە ئیسلامە کە ئێمە پارێزی و ئێمە سەرەخا ئێمە بە ئیسلامە بین بەشت نەک ئیسلام بەهۆی ئەومەوە بێ بەشت چونکە ئیسلام منتەهی و بڕاوەتەوە خوایەکی هەیە ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەهو لەحافیظون ئێمە خۆمان ئەم دینە پارێزین